بەڵێ تەوەری دووەمی بەرنمەکە دەست پێ دەکەین هەروکو پێشتریش ڕاماگەیان کە سەبارەت بە ئەو ململانێ و قەیرانە باس و خواز دەکەین کە ئێستا لە نێوان رووسیا و ئۆکرایندا سەری هەڵداوە و هەروەها بە شێوەیەکی بەرفراوانتر بازدەوە دەکەین ئایا هۆکارچێ بووی کە ئێستا قۆناغەکە گەیشتۆتە ئێستا و دۆخەکە بەم شێوەیە لێ هاتووە. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کارزان عمەر کە بەڕێزیان پسپۆری بواری نێودەوڵەتیە و مامۆسای زانکۆیە بەخێربێت دکتۆر بەخێر سەرچاو. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم راپۆرتەکە کۆمەڵێک لێکدانە و ئاماژەی تایە. ئێمە بە بەردەوامی دروستبوونی ئەم قەیرانە هەندێک دیوی ململانەکە دەبینین ئەوش دیوە سەربازیەکەیەتی کە تا ئێستا وا بەرە ئەوە ڕوا زیاتر تون بێتەوە ململانەکە بەڵام ئەوەی لە راپۆرتەکە باسەکرێ ئەمە یعنی دەرهاویشتەی چەند قەیرانێکی ترە و پێشتریش یعنی ئەمانە کاری بۆ کراوە بە تایبەتی لە نێوان رووسیا و چینە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیە کێشەی ئۆکرانیا یاخود قەیرانی ئۆکرانیا معلومی بەڕێستانە لە 2014 دەستی پێکردووە یعنی دەست پێکردنی قەیرانەکەش پەیوەندی بە گۆڕینی ڕێژێمی دەسەڵاتداری ئۆکرانیەوە هەبووە لە پرۆوێسترنەوە لە بەرەو ئەو ڕژێمی کە لە دەسەڵاتدا بوو ئاڕاستی ڕۆژاوای هەبوو عفو ئاڕاستی ڕۆژهەڵاتیە بوو ئاڕاستی رووسیا هەبوو بەرەو ئاڕاستی ڕۆژاوە لێرەوانێت بەکو ئەڵێت قەیرانی ئۆکرانیا ئیتر جگەلەوەی کە تایبەتمەندیەکی ناخۆیە بێ یاخود لایەنێکی ناخۆیە بێت ئیتر فاکتەرە دەرەکەکانیش دەداخولەکەن دەستوەردانەکەن یاخود کاریگەریان دەبێت بۆ چونکە ڕژێمی دەسەڵاتداری نوێی ئۆکرانیای دوای 2014 ئیتر دەیەوێت بەرەو ڕۆژ ئاوا بەرەو یەکێتی ئەوروپا و ئەمریکا هەنگاو بنێت هەکەتە ئێستاش ئەم سیاسەتەیان گرتوتە بەر رووسیا ئەمەی پێقوبوو نییە زۆر وازەحە کاربەدەستانی ڕووس لەسەر هەمیان و پوتین ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا وەزارەتی بەرگری شۆیگو و سێرگەی لاڤرۆڤ ئەم سێ کەسایەتیان کە تەمسیلی دەسەڵات ئەکەن لە رووسایە بێگومان دەسەڵاتی ڕقەمیەک لای پوتینە چونکە سیستمە جگەلەوەی کە ینی بە یاسا و بە دەستور ڕێکراوە پوتین خۆشی کاریزمیە وەلحاڵ ئەمە تایبەتمەندی رووسایە کە بەم شێوازەیە لێرەوانێ ڕاستەوخۆ ڤلادیمیر پوتین لە مەترسی ئەم قەیرانە تێگەیشت هەر ئەو کات پوتین ڤلادیمیر پوتین ڕۆژ ئاوە بە تایبەت ئەمریکایی تۆمەتبار کرد بە دەزوەردان لە یاخود بە دروستکردنی قەیران لە ئۆکرانیا کە دواتر دەبێتە سەر ئێشە و ئارێشە بۆ رووسیا بۆیە بەخێرایی کاردانەوەی سەربازینوان ئەویشی بوو داگیرکردنی نیوە دوورگەی کرایمیا بوو دواتر بەمەوە نەوەستا بۆ چونکو دەیزانی کە کێشەکە بەتەنە لێرە کۆتایی نایە بەڵکو هات ئێمە لە علمی سیاسەیە پێڵین بە فەزۆنێکی دروست کرد ناوچەیەکی دابڕاوی دروست کرد هات ناوچەی دۆنباس و لۆگانسکی پاڵپشتی گروپی چەکداری ئۆکرانی رووسی زمان کە عەرقیان رووسیا پشتیوانیکردن هێزی هێنایە سەر سنوور ئەو دوو مقاتعەی لە ئۆکرانیا دابڕی هەتا ئێستاش ئەمە بەردەوامە کەواتە ئێستاە قەیرانی ئۆکرانیا هەنی جگەلەوەی قەیرانێکمان هەیە ئەمە لە عاسیمە کە دەوڵەتێکە تەڵەن بۆ رووسیا ئەمە قەیرانە کە ئەم دەوڵەتە لە عاسیمە کیێڤە دەیەوێت دوورکەوێتەوە لە رووسیا لە هەژمون و لە کاریگەری رووسیا قەیرانێک هەیە لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا و قەیرانی کرایماش ئەمان هەیە ئەمە کورتەیە بوو لەسەر ئەسڵی مەوزوعەکە باش رووسیا چی ئەوێ رووسیا چی ئەوێ ینی رووسیا دەیەوێت وەکو زلهێزێکی ئۆراسی دەربکەوێت ینی زلهێزێکی ئۆراسیا با بڵێ ناوچەیەکە جوغرافیایەکە دەوێت هاوشێوەی ئەمریکا کە چۆن لە باکووری نۆرز ئەتلانتیک لە باکووری ئەمریکا زلهێزی تا ناخۆیەتی باش رووسیاش بە هەمان شێوە دەیەوێت لە ناوچەی دەسەڵاتی خۆیە کەس منافسی نەبێت کەس بەرهەڵسکاری نەبێت کەس کێشەی بۆ دروست ناکات لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابوووریەوانێ ئەمە رووسایە باش بەڵێ یەکێک لەو مەترسیانەی کە رووسیا بە بەردەوام دووبارەیە کاتۆ قسەی لەسەرەکە ئەویش بوونی ئۆکراینە بە ئەندامی ناتۆ بەڵێ خۆی من هەستەکەم یعنی هەموو لێکدانەوەکانیش کە بۆ ئاراستەیە دەڕۆن ئەمە جۆرێکە لە فشاری ئەمریکی بۆ سەر بەڵێ لە ڕاستیە مەوزوعی ناتۆیەکێکە لە تەوەرە سەرچەکان کە پەیوەندی بە ئەمنی رووسیەوە ئەمە بیرمان نەچێت مانگی ڕابردوو لە ڕێگەی جێگیری وەزیری دەرەوە لەگەڵ جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا لە جنێڤ دانیشتێ کرا رووسیا ئەو کات وەرەقەیەکی تەسلیمی ئەمریکەکان کرد چەند خاڵێکی تیا بوو وەرەقەکە هەمووی تایبەت بوو بە پارە چۆنەڵەی گەڕانتیکردنی ئەمنی رووسی
ئەمریکا چۆن ئیتر وا دەکات کە گەڕەنتی ئەمنی رووسی بکات چیتیایە محتەوای ئەو وەرەقەیە چییە بە هیچ شێوەیەک ئەمریکا ئیتر بیر لەوە نکاتەوە کە ناتۆ فراوانتر بکات چونکو پێشتری وعدیاوە یعنی پوتین ساڵی ৯ کە دەست بەکارە بێت و چی بیرەخات بیر ئەمریکاکان نەخاتەوانێ دەڵێت ئێوە 92 وعدتانە بە بۆریزەڵسن کە ناتۆ فراوان نەکەن بەڵام ئێوە ئەم بەڵێنەتان شکاندووە ئێوە تاوەکو 2007 فراوانخوازیتان کردووە کە ئێستا مۆڵدۆڤا بەشێکی ئایدی رووسیایە هەژمونی بۆشێکیشی ئایدی ناتۆ ئەمریکایە باشە بولگاریا و ڕۆمانیا پۆڵندا و دەوڵەتانی بەڵتیق ئەمانە ئێستا قایدی عسکەری ناتۆی لێ ینی ئێستا خاڵە سەرچێکە داواکارە سەرچەکەی ناتۆ ئەفۆن رووسیا و پوتین ئەمەیە ئەبێ و قاید عسکەریانە نەمێنن چونکە ئەوانە هەڕەشەی ڕاستەخۆ لەسەر ئەمنی قەومی رووسی ئەمریکا لە وەڵامی ئەمریکەکان نەگەتیڤ بووە دوێنێ هەر با بڵین تازەترین خەبەر با بڵین ڕووس دوێنێ پوتین بە تەنیا لەگەڵ وەزیری خارجیەکەی بە تەنیاش لەگەڵ وەزیری بەرگری تامان هەرێکیان راپۆرتی خۆی هەبوو سەبارەت بە هەوڵە دیبلۆماسیەکان تا دوێنێ چی بوون و هەوڵەکانی رووسیا لە ڕووی ئامادەسازی بەرگریەوانە جێیش و مناوەرات عسکەریەکە چی بوون باشە دواتریش من خۆم تابعام کردووە دواتریش سەرۆکی ئۆکرانیا لێدوانێکی بوو پەیامێکی ڕسمی هینگەیان ینی ئەوەی کە پەیوەندی هەبێ بە جانبە دیبلۆماسیەکەەوە سەرکەوتوو نەبوون ئەنی ئەمریکەکان نانە ژێرباری ئەو داخوازانی رووسیا بۆیە رووسیاش ئەم مناوەرەتە عسکەریانە ئەکات باش مەترسیەک کە رووسیا خستێتێ ڕوو بە تایبەتی لە راپۆرتەکە ئاماژەی پێکرا کە ئەڵێ ئۆکراین بۆتە خاوەنی هەندێک ڕۆکێت کە لەوانێ بگەنە ناو قوڵایی ناو مۆسکۆ سەیری کەم بەتەنها ئۆکراین نییە بەتەنیا ینی دەرعی ساڕۆخی کە لە پۆڵندا یاخولەوەی لە ڕۆمانیا و رووسیا مەترسی ئەوەی هەیە کە تۆ ئەبیتە ئەندام لە ناتۆ هەنی ئەگەر ئۆکراینە ببێت ئەندام لە ناتۆ کە داوا کات و ئەمانە ئەی طبعاً ئەو کاتە ناتۆش بۆی هەیە قاعدەی ئەسکەری دابنێ لە ینی ڕاستەخۆ هەڕەشەی ناتۆ لەسەر ئەمنی رووسی نزیکتر ئەبێتەوانێ بێگومان ینی مەوزوعی ئەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ پەیوەندی هەیە بە ناوچە و بە بواری زیندوی رووسیەوانێ هەنەوەی کە من لە سەرەتا ئاماژەم پێەیە رووسیا ئەوێ هێزێکی ڕقمێکی هەرێمی بێت لە ناوچەکەیە لە ئۆراسیا لەو ناوچەیەدا کەس منافسی نەبێت لە ڕووی سیاسی و ئەمنی و اقتصادیەوانەیە ئۆکرانیا ساڵی 2010 بیرمان نەچێت ساڵی 2010 جۆرجیا ویستێکی وای لەم شەوەی هەبوو رووسیا تەداخلی عسکەری کرد دەستوەردانی سەربازی کرد ئۆسیاتیای جنوبی لێ دابڕی جێشی نارد و کێشەی بۆ جۆرجیا دروست کرد و ئەو هەوڵەی ناتۆی شکست پێێنان لەبێت ئۆکرانیاش تقریبان ئێستا نزیکن لە یەکەوە سیناریۆکان یعنی سیناریۆی ئەوەی کە ئەنوەر ئۆکرانیەکان دەیانەوێت لە ئۆتیحادی ئەوروپی و ئەمریکا نزیک بوونەوەی ئەمە بۆ رووسیا قوبوڵ نییە باش لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆچی ئەم جارەیان تۆ باسی جۆرجیات کرد بەڵام بۆچی لە ڕووی نێودەوڵەتیەوە بە تایبەتی وڵاتانی خۆرئاوا زیاتر ئێستا هاتوونەتە سەر خەت و زیاتر پشگیری لەم مەسەلەیە ئەکەن بەرامبەر بە رووسیا ینی زیاتر بابەتەکە بەلایەنەوە گرنگترە بەڵێ لە ڕاستیە ئەتوانین بڵین کە لە ساڵی 2014 رووسیا زۆر بە خێرایی کاردانەوەی هەبوو زۆر بە خێرایی کاردانەوەیان هەبوو کاردانەوەی کە کرایمای لە ئۆکراینیان دابڕی پێچی ئەمریکەکان ئەم جارە ئەو مەجالن بە پوتین و بە رووسیا نەدەن ینی لە حاڵەتی ئەگەر وانە بێت ئەو کاتە پوتین بۆی هەیە دەزوەردانی سەربازی بکات کە دەزوەردانی سەربازی کرد ئەو کاتە ئۆکرانیاش ئەچێتە ژێر هەژمونی زیاتر دەچێت ژێر هەژمونی رووسیاوانێ بۆیە بەرنامەی پوتین پلانی پوتین استراتیژی پوتین ڕوە ڕووسەکانیش بەهێزتر دەردەکەوێت باشە مامۆستا ئەگەر لە حاڵەتێکە رووسیا بێوێ هێرشی سەربازی بکاتە سەر ئۆکراین پێت وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگە بێ ئەو کە ئەوانی کە باسەکرێت بۆ سیناریۆکانی جەنگ داگیرکردنی وڵاتە لە ماوەیەکی کەما و ئاوارەبوون و شتارێکی زۆر و پێ وایە ئەسا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەمایانە هێشتا نەکراوە هجوومەکەیان هێرشەکە نەکراوە لەو کاتیا بێدەنگە بەڕاستی لە ئێستای ینی وەکوڵێ جارێت هێرشەکان لەگەڵ ئەم ڕووسەکان خۆیان حاضر کردووە مناوەتی هێزی سەربازی زۆرە بەڵێستی ئەگەر متابعەتان کردووە ینی ئێستا هێزی رووسی لە تەواوی سنوورەکانی ئۆکرانیا هەیە باشە لە ڕۆژەڵاتیەوە لە بیلاڕووسیاوانە نەک هەر هێزی رووسی سیستمی بەرگری ئێسواسی دامەزراندووە ینی سیستمی بەرگری ئاسمانی رووسی لێ دامەزراوە وە کرایمیا لەژێر دەسەڵاتی خۆیەتی
هەندێک سەرچاوە باز لەواکەن ئەو بەشەی مۆڵدۆڤا کە حدودی بۆ ئوکرانیاوە هەیە لەوێش رووسیا هێزی هەیە یعنی بە شێوەی لە شێوەکان تەنها سنووری پێما بێ پۆڵندایەکە ئیتر ئۆکرانیا سەربەستی لەوە یەکنا تاڕادێکی زۆر هێزی سەربازی ڕووسی کۆکراوەتەوە لەوێ کە ئەمە وا کات کە چاودێران چاودەوەی کە چاودێری وەزعکاکە پێیان وابێت کە ئەم کۆکردنم هەموو هێزە ئەگەر بۆ جەنگ نەبێت ئەی بۆ چییە؟ خب بۆشی هەیە ئەمە تەنها جۆرێک بێت لە ئیسکاڵیشن لە تەسعید یعنی تۆ من وەڵەقەیەکم تەقدیم کردووە تۆ وەڵامەکەت نێگەتیڤە من فشارەکەم لەسەرەوەی کە تۆ داواکارەکانم جێبەجێ بکەی ئەم هێزە کۆکەمەوانەیە هەنی بابەتی سەرهەڵدانی جەنگ یاخود بڕیاری ئەنجامدانی جەنگ دوولایانەیە لەلایەکەوە نووسان دەتوانێت بڵێت کە قورسە بڕیاری جەنگ بدرێت بۆ چونکو هەردوو ئەنی ئەگەر رووسیا دەستوەردانی جەنگ کات ئەی کاردانەوەی وڵاتانی دیکە چیتر بۆ ئەمریکەکان تا ئێستش لە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئەڵێ ئەگەر رووسیا و پوتین بڕیاری وابدەن ئێمە کاردانەوەی زۆر تونمان ئەبێت لە ڕاستیە بە دقیقی ناڵن کاردانەوەی سەربازیمانە بێت تا ئێستاش کاردانەوەکان زۆربیان هەمی عقوباتن بەس ئەم جارە عقوباتەکان وەکو ئەڵێ ئەوترێت پرۆکێنەرن یعنی دەرکردنی رووسیا لەو نظامی سویفتە ئاڵوگۆڕی دراوی عالەمی زۆر ینی ئەوەیەکە لە وەکو وەزیری پێشووتری مالی ڕووسڵێت لە سا 5 ئەقسادی رووسیا زەرەری پێەکە اینجا ڕێگریکردن لە رووسیا مامەڵە بە دۆلارەوە نەکە تۆ ئێستا هاوردە و هەناردەی نەود و غازی سروشتی رووسی دۆلارە باشێکی زۆری ئێ پرسە تجارەتی رووسی مامەڵەکردنی لە دەوڵەتانی دیکە هەر دۆلار ینی تۆ ڕێگەت پێنەیە ئەو کاتە کێشە دروستە بێ بۆ رووسیا ئەمانن کە وا ئەکەن ئێمە بڵین قورسە رووسیا بڕاری جەنگ بات بەڵام لە لایەکی ترەوانەیە تۆ هێزت کۆکردێتوانەیە هێزت کۆکردێتوانێت پێت وایە کە دەوڵەتێک هەڕەشەیە بۆ سەر ئەمنی قەومی تۆ پێی وایە کە ینی بە حکمەوەی پوتین خۆی هەیە کە نظامەکەی وایە کەسایەتەکەی وایە و بیرکردنەوەکانی بۆ شێوازەیە لەوە ئەچێ بڕاری جەنگیش بدات باش یەکێکی تر لەو شتانەی کە لێکدانەوەی بۆ کرێ ئەوەیە کە رووسیا و ئەمریکا بە تایبەتی لە زۆرێک لە ناوچەکانی گیان بە تایبەتی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە لە ململانی مەسەن لە سووریا لە ململانیان لە چەند شوێنێکی تر لە ململانیان یعنی هەندێک باز لەوە دەکەن تەنانەت ئەو گرێبەستەی کە رووسیا کە هین ببوورە ئەمریکا لەگەڵ بەریتانیا لەگەڵ ئوسترالیا کردی بۆ ژێر دەریایەکان تەنانەت ئەوەش کاریگەری هەیە چونکە ئەمە هەژمونی ئەمریکا لەو ناوچەیە زۆر زیاترەکە ینی ئەمانە پێت وایە هۆکارێکم بۆی کە دۆخەکە بە ئێستا گەیشتۆ تەنها ئۆکراین نییە مەبەستەکەلی بگرە ئەو جۆرە لە مامەڵە و هەژمونگەریەکە لە نێوان هەردوو لایەنە هەیە لە ڕاستیە بابەتی ئەزانم مەبەستە چییە مەبەستە لە دروستبوونی سڕاعێکی جیهانیە سیستمێکی ینی سیستمی جیهانی معلومی بەڕێستانە لە دوایەوەیەکەوانی ئەمریکا بۆتە سوپە پاوەر باشە ئەمە تا ئەم دە ساڵە تاوەکو 2001 تاوەکو جەنگی ئەفغانستان و عێراق دواتر ئەمریکا چاودێران واڵن نووسەران لێکۆڵەران واڵن کە زرێزی جیهانیە بەڵام لە دوایان بەروارەوانەی تر ئاستەنگ دروستە بێ بۆ ئەمریکا بە حکومە دوو دەستوەردانە سەربازیە لە ڕووی ئابوووریەوانەیە زۆر ئەکەوێت لەسەر بابڵێ میزانی ئەمریکەکان بۆیە لە هاوکات ئیتر هاتنی کەسایەتی پوتین و داڕشنەوەی سەر لە نوێی سیاسەتی خارجی ڕووسی بە شێوازێکی دیکە کە بریتێ لەوەی کە ئەگەر بە کورتی ئاماژەی پێبین پوتین دەیەوێت رووسیا ببێتەوە بەزلهێزێکی جیهانی هاوشێوەی سەردەمی یەکێتی سۆڤێت کەواتە بۆ ئەمەش پێویستی بەچی هەیە پێویستی بۆ هەیە لە ڕووی ئەقسادیەوە لە ڕووی ئەسکەریەوانەیە خۆی تەکوین بکات خۆی بینا بکاتەوە کردویشتی تا ڕادێکی زۆر بەتایبەت لە ڕووا بوورە لە ڕووە سەربازیەکەوە ئێستا با بڵێن هێزی سەربازی ڕووسی لە هەندێک بوارە ئەوەی کە ئێمە ئەیبیستین ینی سیستمی بەرگری ئاسمانی و ئەو تەکدانانە تەکنەلۆژیانە وا دەرەکەوێت کە لە پێش ئەمریکاشەوە بێ سیستمی 400 و S400 و S500 و S550 مانە هەموو ینی جێگەی مەترسین ئێستا بەتەنها ئەوە نییە کە سیستمی بەرگری ئاسمانی سۆڤێت بپارێزێت ئەچێتە بۆشای ئاسمانی شەوانی ئەم چەکانە قەمەرسنایە خاتە خوارەوە کۆی کە من تابعم کردووە ئەمانە نیشانەی ئەوەی کە وەحاڵ رووسیا دەیەوێت ببێتەوە بەزلێزێکی جیهانی ئەمریکا می پێ قوبوڵە ئەمە پرسیارەکەیە يعني ئێمە لە علاقاتی نەدەوڵەتیە نەزەریاتمانە ینی زۆر نەزەریە هەیە
ئەکرێت ئەپلای بکرێت جێبەجێ بکرێت لەسەر ئەم سراعە ینی من نظریاتی بۆ نمونە تیۆری ریالیزمی هێرش بەرانەمان هەیە بەسەر رووسیا لە هەندێک ڕوانێت جێبەجێ ئەبێ هەر ریالیزم خۆی لە ئێستا وەکو قوتابخانەیەکی فکری لە پەیوەندی نەوەڵەکانە بەسەر ئەم کیسەیە جێبەجێ بێ باش نظریاتی دیکەمان هەیە باز لەواکە کە ئەو هێزانی کە لە ڕووی ئابووری لە ڕووی ئەسکەریەوانێ گەشە ئەکەن دەیانەوێت جێگۆڕکی هێز بکەن لەگەڵ سوپەرپاوەیە کە ئەمریکایە ئەمە کێشەی ئەمریکا کاردانەوەی دەبێت کاردانەوەی دەبێت ینی دەیەوێت تەوقی رووسیا بکات لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەسکەریەوانە تەنها لە ناوچەی هەرێمی خۆیان حەسری بکات ئەمە رووسیا ئەمە قوبوڵ ناکات رووسیا دەیەوێت ئەم تۆقە بشکێنێت بێت لە ڕێی بەحری ڕەشەوانی کرایمە بۆ دەرکرد هاژموکە بەسەر بەحری ڕەشە لیۆ بە بۆسفۆرا بێتە ناو بەحری متەوەستەوانیە و بگاتە سووریا ئاستەک دروستکە بۆ ئەمریکا لە شەرقی ئەوسەتا کردوشێتی ڕاست زۆر سپاس بۆ مامۆستا کارزان عومەر کە مامۆستای زانکۆی سلێمانیە سپاس لەگەڵ کە لەگەڵمان نابووی ئەمڕۆ تاوتوێ و گفتوگویەکی بڵین لایەنێکی تری قەیرانی ئۆکراین و رووسیامان کرد بەخێر سەرچاوە سپاسانەکەم دەستی وەش